ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵم جایشتی لەگەڵەوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. بەرنامەی ئەمڕۆمان ژمارە 29ە، ئەمڕۆ 22 ئاب 22 هەشتی 2025 پێشکەش بەوەی ئازیز دەکرێت. بنو هاوڕێ ڕەحمان سەبارەت بە کۆمەڵێک باس ئەمڕۆ قسە و باسەکەی. ئەم کاتت باش هاوڕێ ڕەحمان و مێدەوارم ڕۆژێکی باشت بێت. هەست زۆر سلااوم بۆ تەیە، هیوادارم تۆش ڕۆژێکی باشت تا ئێستا نابێتە پرسەر. هەروەها سلااوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. زۆر باشە. هاوڕێ ڕەحمانەمە قەرار وا بوو لەسەر دوو بابەت قسە بکەین ئەمڕۆ، بەڵام مەسەلەیەکی کتوپڕ هاتە پێشەوە کە وا پێویستەکە گەت بە کورتیش بێکەمێک کۆمەنتی خۆمانی لەسەر دێ، نەویش ئەو بڵین ڕمبازێنە یاخود ئەو شەڕ و پێکدادانە میلیشاییە کە ناو شاری سلێمانی کرد بە گۆڕەپانی خۆی دوێنێ شەوەم بەیانە. لە ڕاستیە ئەمە ئیتر نیشانەیەک لە نیشانەکانی تری ئەو حکومە میلیشیای و حکومە بڵین باند و عەسابەیەکە لە کوردستانە بەڕێواچێ. مەسەلەکەش وەک دیارە پەیوەندە یاخود پەیوەستە بە تای هەڵبژاردنەکانەوە کە هێشتا لە سەرەتایان، بەڵام دیارە هەر لە ئێستاوە یەکێتی یاخود باڵی ناو یەکێتی کە قڕانی جرا تاڵەبانی سەرکردایەتیەکەن بڕیاریەوەیان داوە کە هەموو ڕەقیبەکانی خۆیان و هەموو ئەوانەی کە لەم هەڵبژاردنە و لەم نمایشەیە ڕوبەڕوویانە بنەوە حەسیان کرد کە دیارە ئەمە وەک من ئەیبینم ئەمە شتێک لەو بابەتانەیە کە بۆ نمونە ئەردوغانێکە لە تورکیا یاخود لە کات و ساتی هەڵبژاردنەکانە لە وڵاتانی ترا فشار و گوشار بۆ ڕەقیبەکانیان دێنن، بەڵام چونکە دۆخی کوردستان لەلایەن میلیشیاوە دەسەڵاتدارێتێکی و حاکمێتی بەسەر کوردستانە، حاکمێتی ئەم گروپ و دەستە و تاقمە چەکدار و جەردە و تاوانکارەیە، حتمما تەسبیح حسابەکانیان و کێشەکانیان بەم جۆرەیەک لای بکرێتەوە. ئەوە بڵێن سەرۆکی ئەو جوڵانەوەی ناوی خۆی ناوەنەوەی نوێ شاسوار عەبدولواحید چەند ڕۆژ لەمەوە پێش دووبارە بە بڕیارێکی دادگا دەستگیر کراوە و ئەم ڕۆژگارە دوێنێ کۆمەڵێک لە چەکدارەکانی یەکێتی کە سەرکردەکەیان بۆ خۆی بڕیاری گرتنی هەیە لەلایەن دادگاوە بە بڕیاری دادگایە کە خودی بافڵ تاڵەبانی گاڵتەی پێکرد وەختێک باس هاتە باسی موچە و کێشەکانیان لەگەڵ پارتیا، هەر بە بڕیاری ئەو دادگایە چوونە سەر ئەو تێلەی کە ئەو بانگەی تر داگیریان کرد و کردویانە بە مۆڵگەی خۆیان، پەلاماریاندان و ماڵ و حاڵ و شوێنی ژیان و گوزەرانی خەڵکیان کرد بە گۆڕەپانی ململانی خوێنایی خۆیان. سەرنجام چەند کەسێک لەناو ئەم پەلامارانەیە لەناو ئەم شەڕەیە کوژران و هەردوو برا ئامۆزاکانی بافڵ و بعد دەستگیر کراون و بەرەو دادگا براون، ئیتر دیار نییە لە داهاتوە چێ بێت. بەڵام بەرحاڵ ئەمەش نیشانەیەکی تر لەو نیشانەی ئەو جێژا و ئەو بەڕاستی زۆنگاوەیە کە لە کوردستانە کەوتوتەوە لە سای حکومی میلیشیا و ئەم باندە تاوانکارانەوە کە کێشە و ململانیان لەسەر ئەوەیە کامیان زۆرتر تاوانی بکەن و بەری تاوانی ڕەنجی خەڵک کامیان زۆرتریان بەرکرد. من بەوە اکتیفاکەم پێم وایە زۆری لەسەر وتراوە لە سوۆشیال میدیا و حتمما سەبارەت بە کولی دۆخەکە و باردۆخەکە لە ئایندەیە توانین بەرنامەی توول تەفسیلتر بکەین و دۆخی کوردستان لە گۆشەنیگای جۆر بە جۆر هەڵسەنگین و بڵێن چارەسەر چیە، بەڵام من بەوە اکتیفاکەم ئەگەر تۆش کۆمەتێکی فەرموو. بەڵێ ئیزافە بۆ قسانەی تۆ کە منیش دۆشەوەکە ئاگادار بووم و یەک دوو سەعاتێک کاتی خۆم دانا تماشای ئەو کردەوە قیزە و نەم کرد. لە پێشە ئەگەر لە ڕوانگەی کۆمەڵانی خەڵکەوە تەماشاکەی جارێکی دیکە نیشانەدا چ موسیبەتێکی گەورە بەسەر ئەو خەڵکەدا داسەپاوە، بەسەر خەڵکی شاری سلێمانی، بەسەر خەڵکی مەنتەقەی زۆنی سەوز و کولی کوردستانی عێراق. قۆ لە نچاو ئەو موسیبەتانەی دیکە و ئەجوملە موسیبەتی موچەی کە هەر مانگە و ئەڵام بە ساڵیش زیاترە بە ساڵانیش زیاترە یەخەی کۆمەڵانی خەڵکی گرتووە، ئەمە ڕەنگە شتێکی لاوەکی تر بێ هەروە تۆ کتە شتێکی کتوپڕە و لازمە قسەی لێ بکەین. بەرحاڵ جارێکی دیکە ئەوە نیشانەدا
ئەم دەسەڵاتی لە کولی عێراقا هەیەگە لەم نەپرسی و لە کوردستان عێراقشا هەیە هیچ فرەکی مەسەلە حتا بە دەوڵەت بە ئەو معنا سەرمایەدارانیەکەشی کە ئەڵەن دەوڵەت هەیە و دەوڵەت ملت هەیە ئەوە نییە تۆ تەماشای کولی عێراق کە لە ساڵی 2023 بەولاوە کە قدرەت کەوتوێتە دەستی ئەم دار و دەستە ناسیۆنالیست و مەسەبیانە واقعەتەکەوەیە جنوبی عێراق بخۆی دار و دەستەی مەسەبی و شێعە هەر کامیان بەپێی ئەوەی چەنە هێزی چەکداریان هەیە خەریکن ڕمبازێنی تیاکەن و نێویان ناوە دەسەڵات دوایەوە لە منتقەی سونی نشینیشی ڕەنگە کەمتر لەوانی دیکە بەڵام هەروایە کوردستانی عێراقیش ئەوە لە ساڵی 91ەوە تا ئێستا بەرحاڵ ئەم دوو بنەماڵەیە و ئەم دوو حیزبە وەکو جەریانی میلیشیایی داسەپاون بەسەر خەڵکە خۆت لەبیرتە و ئێوە وەکو کۆمۆنیستەکانی کوردستانی عێراق و ئێمەش وەکو کۆمۆنیستەکانی کوردستانی ئێران کە ئەو کات لەوێ بوون لە ڕۆژی ئەوڵەوە و ساڵی 92 گوتمان ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتی دەسەڵاتی دەوڵەت نییە دەسەڵاتی حکوم نییە قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵک ناپارێزن دوو دار و دەستەی بنەماڵەیی و میلیشیایی داسەپێن بەسەرم خەڵکەیە والعانەوە زیاتر لە 34 ساڵە وەک مۆتەکە داسەپاون بەسەر خەڵکی کوردستانە ئەو تەسویرەی کە دوێشەوە کە دیمان و تا ئەمڕۆ دقیقەن ئەوە بوو تێکەڵچوونی دوو بەش لە دار و دەستەی مافیایین من جۆم لە قسەکانی ئەو شێخ جەنگی بوو وتی ئەم کارە کارێکی مافیا کارانەیە ڕاستیە کرد بەڵام لە بیری چیتەوە بۆ خۆی هەر لەگەڵ پاڤڵ تاالبانی هاوسەرۆکی یەکێتی بوون و هەرم کارە مافیا گەریەیان بەیەکەوە ئەنجامەدا ڕاستەکەی دار و دەستەیەکی چەکداریش ئەوش بەیەکەوە نابوو لە هۆتێل لالەزار داینابوو ئینسان توانێت لێ پرسێ بۆ کام قازانج و بەرژەوەند ئەم هێزی چەکدارە دروست کرابوو غەیرەزەوەی بۆ ڕکابەری و بۆ ڕقابەت ئەجملە لەگەر باڵەکەی دیکەی بنەماڵی تاالبانی و یەکێتی و بەش بەدەست بێنن لێرەدا ئەبێ جارێکی دیکە ئەو دەرسەوە بیربێتەوە واقعاً هیچ ڕێگایەک نییە غەیرەزەوەی کۆمەڵانی خەڵکی کوردستانی عێراق عاقبەت نازانم کەی و چۆنەکەی ئەزانم بەڕێ خراو بوون بە سازماندان نەمەدان بە ئیرادەی خۆیان ئەبێ کارێ بکەن ئەم دەسەڵاتە میلیشاییە و ئەم دەسەڵاتە مافیاییە لە کۆڵ خۆیان بخەن لە ئاخرا بەڵام ئەواڵم لە هەر حاڵە لاهور شێخ جەنگی و دار و دەستەکەی ئەوانی کە بۆ خۆیان بەشێک لە مافیای ئێوێ بن بەڵام ئەم هەڵکوتانە سەرە ئەم حەملە پێکردنیان ئەم شەڕەی کە دوێشەوە کە بەسەر هۆتێل لالەزار و شوێنی نیشتەجەی لاهور شێخ جەنگیوان لەلایەن ئەمسالی من و تۆ تەواوەن مەحکوم و تەواوەن کارێکی مافیاگەری بوو کە ئەنجام درا و نەتیجەکەشی وێ سێ ئینسان بوونەتە قوربانی لەم بەنێدا و گوایە 19 کەسیش بریندان بوون و کۆڵێ نائەمنیشیان دوێنێشەوە کە بۆ خەڵکی شاری سولەیمانی بەوجودێنە دۆقاندن و ترساندنە بەهەرحاڵ دۆقاندن و ترساندنی خەڵکەوە بڵێن سێبەردانانە لەسەر ئەو شتێکە پێوترێ پرۆسی سیاسی گەرچی پرۆسی سیاسەکە هەموو خەڵکەزانێکە لە بناغە و لە بنەڕەتەوە پرۆسیەشی سەقەت و ئەسەم بێناوەرۆکە بەڵام بەم جۆرە کارانە شەڕ لە بینی خۆیانە بەڵام ئەوەی کە باجەکەیەدا چوەک دۆخی سایکۆلۆژی چوەک حتا ژیان و گوزەرانەوانە ئەرە و خەڵکە زەحمەکێش کارگەر و دقە یەک شت ئیزافە بکەم هاوڕەشەماڵ ئەوی ژەوەیە لەگەڵ ئەو قسەی تۆ هەم کە بە نظرم ئەمە بەرەو ئەم هەڵبژاد ناچن ئەیانەوە ڕکابەرە سیاسەکانیان لە مەیدانەوە شاسوار عەبدولواحیدیان بۆ جۆرە خستۆتە زیندان و هاتۆتە دادگاش و اتفاقن بەڵام لایەنگرانی پێشوازیی باشیان لەو کردووە ئینسافن لە دادگاکەیە کارە باشیان کردو لایەنگرانی خودی ئەم ئەوە بەڵام شتەیە کە وەک لێکچوونێک تەماشای بکەین سەیرەکە وەیە هەردوونەشەوەکەی کە عاقبەت بە دەستوری پاڤڵ تاالبانی و چوونەتە سەر ماڵ و جێگاوڕگای لاور شێخ جەنگی لە ئەمریکاش هەر ئەمڕۆکە بە دەستوری ترامپ FBI چووە ماڵی مخالفەکەی ترامپ جان بۆڵتۆن خەریکە ئەپشکنێ یعنی ئەساسەکەی ئەم نەزمی سەرمایە ئەمەی نێویان ناوە دەوڵەت ئەمەی نێویان ناوە حکوومەت ئەوەی نێویان قودرەت لە هەر کوێیە ئەوانەی دەسەڵاتیان بەدەسا ئەگەر دەستیان بڕوە بەم جۆرە ئەیانەوێ ڕکابەری سیاسیان لە بین بەرن سەربەنستیکەن دقیقاً درستە زۆر باشە هەر لەم دەواازەیە و چینە سەر باسێک لە باسەکانی کە هەڵمان بژاردبوو قسەی لەسەر بکەین هەڵمان ئەویش مەرگەساتی غەزە و خۆرهەڵاتی ناوەڕاستی نوێیە کە
ئەبینین کە سیماکانی چۆن چۆنیە. من نەزانم کە تۆ بە نزیکی و بە دیقەتەوە متابعی هەموو هەواڵەکانت کردووە و ئاگاداری بووی. من پێم خۆشە تۆ دەست پێ بکەی لێرە بەرحاڵ چییە گوزەرێ لە غەزە ئەم شەڕێی کە ناتانیاهۆیی کا سەرنجام چی بە خەڵکی ناوچەکەڵێ ئەوە هیچ کە مەرگە ساتە بۆ خەڵکی بەدەوەوانە، بەڵام چی بە خەڵکی ناوچەکەڵێ. من و تۆ و زۆر کەسانی دیکەش لە ماوەی ئەڵام 22 مانگە زۆر جار لەسەر ئەم مەرگە ساتی غەزە قسەمان کردووە و ئینسان نازانێت لە چۆ دەست پێ بکە دووبارە قسەکە هەر تەکرار نەبێ، بەڵام هەر جارە و پێویستە زیاتر قسەی لەسەر بکرێ. با من بە 2-3 فاکتی هەر ئەمڕۆ کە ڕوویداوە. یەکەمەوەیە فازی ئەوەڵی ئەو داگیرکەریە بۆ سەر شاری غەزەوە هەموو کەس دەزانێت دەستی پێ کردووە و حملەی ئەرتەشی فاشیستی بە دەستوری نەتانیاهی فاشیست دەستی پێ کردووە و هەر لە دەستپێکە ماڵوێرانی زۆری بووە. کاگەیشتۆتە جێگایەک من ئەمڕۆ متابعی ئەخبارمە کرد. دەبیر کولی سازمانی ملل گۆترێش ئەڵێت ئیترەوە قسەی ئەوە ئەڵێ ئەمەی لە غەزە ئەگوزەرێ شکستی بەشەریەتە. من ئەڵێم جەنابی گۆترێژ نەتەنیا شکستی بەشەریەتە، نەنگی بەشەریەت حتى بواني واقعا تظاهراتك عليه أو وضعيته أجر شاملي خوش من به وننجي لبيش أصلا ما ملكي أو من نظرم أجر وأزاني وشكستي بشرة وأوج نوي دبر كل سازماني بو استقال نادا بو كاركي دي كناكا بو بانجوازكي دي كنادا بروي دولة فاشيستي ترامب ونتانيا ناهودا بغير زوي لبروي تسباو بكرسي كيو بغير زوي تسباو بباراستني منافع و قازانج و بەرژەوەندی ئەم زل هێزە گەورانەی دنیا هەموو کەس زانێ لە ماوەی ئەم 22 مانگەدا هەمیشە و دایم سازمانی ملل پەڕۆیەکی ببەخشەوە زەنگ لێدەنە بێدەنگی کەم وەک پەڕۆیەکی بەکار نەهاتوو وا بووە، بەڵام ئێستا لە هەموو کات زیاترە. ئەوە لەلایەکەوە سازمانێکی وابەستە بە سازمانی ملل بنێوی IPC کە سازمانێکە لە بواری خۆراک و ئەوانەدا کارەکە ئەمڕۆ بەڕەسمی بە پرۆتۆکۆلی ئیعلامی کرد لە غەزە قەحتی قات و قڕی بەڕێوەیە ئەوەی فقط تۆ بە تەبلیغات بڵێ و بەپڕۆ. ئەمە ئەو وەزعیەتەیە کە دەوڵەتی فاشیستی نەتانیاهۆی با پێشەوە ئەوە لە کاتێکەیە لە 4-5 ڕۆژەوە پێشەوە حەماسی ئەویش دژی ئینسان لانیکەم قبولی کردووە حتا ئەو قەراردادی ئاگربەسەی کە خودی ویتکاف و قەتەر و میسر و ئەوانە سازمانە ڕێکیان خستووە ئەوە بەڕێوە بەرێ. ئێستا نەتانیاهۆڵی ئێمە بە قەراردادای جزئی پەیوەست نابین ئەبێ تەواوان تێبکۆشێ بە قەولی خۆی حەماس قات و قڕکاو لە بین بەرێ و کە پێم وانیەتە سەرکرد. بەڵام مەسەلەکەی ترەوان شەڕی دەمێکە نەکە ئێستا ڕاستەکەی هەر لە یەک مانگی ئەوەڵی شەڕەکەوە مەسەلەکە هەر گۆیە کێشەیەک لە بینی ئەرتەشی ئیسرائیل و ئەلان حەماس لە غەزە نییە. ئەم کارە ساتە ئەم مەرکەزاتە جوزی مەرگەساتێکی گەورەیە لە کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە ئەوەی نێویان ناخاوەرمیانەی تازە لە 1-2 مانگی ئەوەڵا زۆر کە لە زمانی نەتانیاهۆ دەرچوو زۆر کەس حتا بەرەی ئازادی خواست ئەمەیان بەجددی نەگرت چونکی ئەمە تەرح و پرۆژەیەک بوو لە دەورەی جۆرج بوشی کوڕەوە وجودی بوو زۆر کۆسپ و تەگەرەی بۆ بە وجود هاتوو بۆیان بەڕێوە نەچوو. بەڵام دوای 7 ئۆکتۆبر دەوڵەتی بایدنی ئەمریکا بە هاوکاری لەگەڵ خودی هەرم نەتانیاهو و ئێستا خراپتر لە دەوڵەتی بایدن دەوڵەتی ترامپ و نەتانیاهو هەردوو فاشیست بە نظری خۆیان فرسەتیان بۆ دەست کردووە تا ئاخرین بەشەکانی ئەم تەرحی خاوەرمیانەی تەواو کۆنە پەرستان بەسەر کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە داسەپێنن. کورت و مختصری ئەم تەرحی خاوەرمیانە چییە؟ ئەویژەوەیە ئەوان دیزاینکردنەوەی خاوەرمیانە و ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کیانەکەوێ کە لەوێدا یەکەم خودی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل یەکەم هێزی بڕیادەر لە باری ئیقتصاد و سیاست و توجارەت و معاملە و مناسباتی بینی دەوڵەتەکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ بەنیابەت لە ئەمپریالیزمی ئەمریکا و لە عینە حاڵە ئێرە ببێتە
کولی خاوەرمیان کە بۆ خۆی هەمیشە و دایم کانونێکی زۆر ئاڵۆزی ڕووداوەکانی دنیای دوای شەڕی جەهانی ئەوەڵ و دووەم بووە تەواو لەژێر هێژمۆنی و ئۆتۆریتەی ئەمپریالیزمی ئەمریکا و سیاسەتەکانی ئەمریکادا بێ. ئالتەرناتیڤەکانەوەیە تەرحی ئیبراهیمێک داسەپێنن کە لە نێویدا ئەمریکا هێژمۆنی هەیە، دەوڵەتی ئیسرائیلی فاشیست محورە، دەوڵەتانی تر بە دەوریا بچێنرێن بۆ هەر مناسبات و بۆ هەر شتێ و لە نێو ئەو تەرحەدا هیچ دەوڵەتێک هیچ لایەنێک سەری ناسازانی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل بێ سەرکوت بکرێت. تو ئەڵان هەر ئێستا ئەبینی ئەوە غەزە، ئەوە لوبنان، ئەوە یەمەن، ئەوە سووریا، هەر ئەمڕۆ لە پناو ئەم خەبەرانەدا لە 20 کیلومتری دمشق هەر ئەمڕۆ کە دووبارە ئەرتەشی ئیسرائیل لەوێ عملیاتی بووە، عدەیەکی دەستگیر کردووە، عدەیە سلاح و مهماتی ئەرتەشەکەی پێشووی بەشار ئەسەدی تەسەڕف کردووە. ئەمە چ دنیایەکە؟ ئەم دەوڵەتە و ئەم ئەرتەشە چۆن ئەم ئیجازەی وەرگرتووە لە هەر چ پێی خۆش بێت. هەر ئەمڕۆ دووبارە لە لوبنان بۆمبارانی کردووە، بەهانەی ئەوەی ئاڵە حەزبوڵڵایە کە دەستی تەسلیمی هەڵبڕیوە، بەهانەی ئەوەی ئاڵە چونکە لەوێنە هێشتا پایگا و بنگایە لە جنوبی لوبنان هەر ئەمڕۆ ئیسرائیل ئەمەلیاتی کردووە، ئەوە لە 20 کیلومتری دمشق ئەمەلیاتی کردووە، ئەوە لە غەزەش فازی ئەوەڵی شەڕی دەست پێ کردووە، هەڕەشەکانیشی بۆ سەر یەمەن و جمهوری ئیسلامی و حتا من 2-3 ڕۆژ لەوە پێشوتم عاقبەت نەیابەتیەکانی جمهوری ئیسلامی لە عێراقا هەیە. غەیرزەوە دنیا جەنگەڵستانێکە و لەم جەنگەڵستانەدا ترامپ نەتانیاهو ئەلان سەرکردەی ئەو جەنگەڵن و هەر چۆپیان خۆش بێ بەرحاڵ گۆپاڵیان بەدەستەوەیە و ئەیکوتن بەسەر هەر بەشێک هەر حرەکەتێکە ئەوان بەدڵیان نەبێ، ئەوان لەگەڵی ناسازگار بن. ئەوە ئەو واقعیەتەیە بەڕێوەیە وەگەر ئەم واقعیەتە ئەوەی پێڵین بە شەریەتێکی حەقواز عاقبەت بە شێوەیە لە شێوەکان ئیرادەکان نەکاو لە بەرابەر یارغانەوەستێ بەڕاستی کولی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەبدیل دەبێت بە لوبنان و غەزەیە کە ئەمڕۆ بەدەستی ئیسرائیل و گیری خوارد. ناسان تأثیراتی ئەوە هەیە کە ئەم مەسەلەیە ئیمتیداداتی یاخود درێژکراوەی دنیاییشی هەبێ، ینی دۆخی دنیا بەگشتی بگۆڕێ. ئەوەی کە ئەبینرێت هاوڕێ ڕەحمان ئەم مەسەلەی کە لە غەزەیە ڕوویدا لە 7 ئۆکتۆبەرە لە دۆخێکە هاتە پێشەوە کە هەموو ئەزانین کە ئەمریکا لە ناوچەکە پاشەکشەی کرده بوو، ئەفغانستانی جێهێشت بوو، وەزعی لە عێراق مۆلەق بوو، بە جۆرێک خەریک بوو تەواوی ئەو پرۆژانەی کە ئەمریکا هەیبوو بۆ کۆنتڕۆلکردنی خۆرهەڵاتی ناوەڕاستوانە لە دەستی دەرەچوو. لەلایەک تەنانەت سعودیە و ئەوانەشی کە لە دێر زەمانەوە خەریکرد هاوکاری و بڵێن پێکەوە کاریان لەگەڵ ئەمریکا هەیە، بەرەو بەرەی بریکس و ئەوانە ڕۆیشتن، پەیوەندیان لەگەڵ رووسیا و لەگەڵ چینا باشە کرد، ڕابطی اقتصادیان چاگە کرد. بۆ نمونە ئێران و سعودیە بە دەستپێشخەری چین لەگەڵ یەکترا سازان و ئاشبوونەوە ئەم دۆخە هەبوو کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستا چۆ پێشەوە. دیارە تەرحێکی شتیشی لۆ بابەتەوە بە ناوی تەرحی ئیبراهیمی و ئەوانە خەڵکانێک پێیان وایە کە ئەم پەلاماری کە لە غەزەیە کرا لەلایەن حەماسەوە بۆ تێکدانی ئەو پەیماننامە یاخود ئەو چارەسەرە بوو کە بەشێک ممکنە دروستی ئەوەی تیابێت کە ئەو تەرحا بە یەکجاری ئەوەی کە پێوترێ بەرەنگاری لە فەڵەستینا جا چ بڵێ مەحموود عەباس و دەسەڵاتەکەی ئەو بێت چ حەماس بێ لە کایەکە دەریانەکەن. بەڵام ئەمە فرسەتێکی دا بە ئەمریکا کە ئەم جارە بە پەلامارێکی زۆر دڕندانە پەلاماری تەواوی ناوچەکە بدانی. ئەمەی کە ئێستا هەیە من ئەزانم کرد لە ڕووی بۆعدە ئینسانیەکەیەوە و بۆعدە مەساویەکەیەوە ئەیبینی کەەوە ئەتەشی و لەشکری ئیسرائیلەکە مناڵانی غەزە لە برسا کوژی قەتڵ و ئامێنەکە ئەوانە. وڵام حەقیقەتی ئەوەیە هەموو ئەمە ماداری وە بە تایبەت ئەمریکا لە پشتە ئەمریکا و بەشێکیش ڕۆژ ئاوای بۆ بەسیج کرده بوو تا ئەمەخیرانە. بەڵام ئێستا لە ژێر بوشار و فشاری ناوەندە یاخود خەڵکی ئازادی خوازی دنیاە ئەوروپا بە جۆرێک شەرمنووەکانە خەریکە خۆی لەمە دوورە خاتەوە. یعنی ئێستا تەسیحاتەکانە بیستین ئەوە کێرستارمەر لە بەریتانیا یاخود بڵین ماکرۆن لە فەڕەنسا و تەنانەت مەسەلەن
ئوسترالیا بە جۆرێک هاتۆتە ناوکایەکەوە هەموو وڵاتانە قسەیان لەسەرەوەی کە دەوڵەتی فەڵەستین بە ڕسمی بناسن لە بەرامبەر ئەم پەلاماری ئیسرائیلە بە جۆرێک یانەیە بە کردەوەیکی دیبلۆماسی وەڵامی ئەو خواستە بدەنەوە کە خەڵکێتی لە حاڵێکە هەت شەک تەقەمەنیە کە بۆ ئیسرائیل دیە لەلایەن غەرب و ئەمریکاوە و لەلایەن سەرمایه‌داری دنیاوە بەگشتی تەنانەت چاینەشی تیا چینیشی تایە چەک و تەقەمەنی لە چینیشەوە ڕەوانی ئیسرائیل دەکرێت یعنی ئەمریکا ئەم کوشتارەکە لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەنجامەدرێ بە دەستی سەرمایه‌داری دنیا خەریکە ئەچێتە پێشەوە و ئەمە مەسەلەیەکی درۆیشی ئاشکرایە کە مەسەن بۆ تێرێژ لەم بابەتانەوە قسەی بەم جۆرە ئەکا یاخود ئەبینین سەرانی دەوڵەتانی غەربی دووڕووە لە ڕاستیە درۆزن خەریکن خۆیان ڕاپسچێن و نەکەن وا ئەکەین و ئەوانە بەڵام حقەتەکەی ئەوەیە کە هەموو ئەمانە لە پشتی وەستاوە ئەم تەرحەج لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەم جارە مەخاترەکانی لەوەیە کە تۆ بەشێکت باس کردیانی لە درێژەی و قسانەی تۆیەکە کرد سەبارەت بە دەوڵەتەکان کە کەسێک لەگەڵیانە نەبێ بەڵام شعورەکەی خودی دەوڵەتەکانی ژنەک ئەوەی کە سیاسەتیان دەمچکەن و جوودکەن لەگەڵ ئەمریکایە تەنانەت ئەو دەوڵەتانەی کە بە جۆرێ لە جۆرەکان متمانە بە ئایندەیان نییە و جۆرێک ئیستیقلالیت و سەربەخۆیی لە بڕیارانەیە نەخشەی هەڵۆشانن و تێک و پێکدانیان هەیە یعنی ئێمە وا بینین ئەمە بۆ بە تقریبەن وەکو غودەیەکی سەرەتانی لێ هاتۆ بڵاوە بێتەوە وەکە ئەو دیاردەیە کە پێوترێ فیل ستیت یاخود دەوڵەتە شکست خواردوەکان خەریکە بەم ناوچەیە بڵاوە بێتەوە ساڵانێک لەمەوە بەر بە عێراقیان وا ئەوتوانە وەڵام ئەمڕۆ عێراقە سووریایە لیبیایە یەمەنە لوبنانە سوودانە سۆمالە بە جۆرێک خەریکە باڵە کێشە بۆ ئێران و چین ئێرانش لەم نێوەیە هەمان شتی لێبێتوانە و توش چاژ لەم هەڕەشەیە بەدەر نییە ئەمە واقعیتێکە کێمە لە خۆڕاتی ناوەڕاست دایبینین یعنی تۆ دەوڵەتەکان خەریکن هەفرون بە هەفرون ئەبن ینی پارچە پارچە ئەبن ینی مەسەلەن ئەم دۆخەی کە لە شاری سلێمانی ئەمڕۆ بینیمانەوانە بەشێک درێژکراوەی ئەم دۆخە جیهانی ئەم دۆخە ناوچەیە ئەم بێسەرەوبەرەیە کە لە ناوچەکەیە کەوتوتەوە کە تۆ خەڵک جاران دیکتاتورترین دەوڵەتەکانیش لە ناوچەکەی حسابێکیان بۆ ناڕزایی خەڵک و تووڕێی خەڵک و بێزاری و ئەوەی کە خەڵک لە ئاسی تەقینەوە ئەکردویانویست بە سیاسەتی جۆر بە جۆر بە جۆرێک بەرتیلدان بە جۆرێک تەمینکردنی خواردن یا تەمینکردنی ژیان و ئەوانە وەڵام بە ناڕزایەکانی خەڵک بنەوە خەڵک بێدەنکەن و سەرباری سەرکوت و دیارە داپۆسین و داپۆسینی خوێناویشتەنانەت بەڵام ئەم ڕێوڕسمانیان نەگرتە بەر بەڵام ئێستا ئەبینیم دەسەڵاتانەی خۆیان بە مەجبور نازانن ئەوە عێراق لە ساڵی 2023 تا ئێستا تریلیۆنێک و نیو زیاتر نەوتی فرۆشتەوەوانە ئەمە دۆخی عێراقە کە ئەیبینین و ئەمە دۆخی موچەی فەرمانبەرانی سلێمانی هەولێرە کە ئەیبینین فەرمانبەرانی کوردستانە کە ئەیبینین ئەوە دۆخی شاری بەسرە و مەشاریعەکان وێنەکانێتی کە ئەیبینین یعنی هەستەکەی ئەم پەلاماری ئەمریکا بۆ تەسبیتکردنی ئەم دۆخە لە ناوچەکەیە هاتووە و ئەم دەوڵەتانە پارچە پارچە ئەکا و سەرنجام هەتاکو لە پەیوەندی بینی چینەکانیشە شێوازێکی تازە لە ئەم پەیوەندیانە دێنێتە پێشەوە کە بە جۆرێک لەوە دەرەچێکە کە پەیوەندی یاخود شتێک کە لە سەرمایه‌داریە پێی ئاشنین هەستەکەی ئێمە گەڕاوینەتەوە ئەگەڕێنەوە بۆ دەوری کۆیلایەتی و بۆ دەوری بەردەداری بە فارسی ئەڵێن کە خەڵک هیچ مافێکی نییە بۆ خواستەکانی خۆی بێتە مەیدان و قسە بکە و ئەوانە و تەنها ئۆپشنێکە لە بەردەمیان تەنها اختیارە لە بەردەمیان بێدەرمانەوەیە کە بەڕاستی ینی مەرگەساتی غەزە بە معنایە و ئەو پەلاماری کە ئیسرائیل خاتە سەر غەزە ئەگەر لە بۆدێکی ئاوا ناوچەی و دنیاییە بیبینین ئێمە ئەستەکەینەوە بەشێکە لە ڕەوەندی زاڵبوونی فاشیزمێکی نوێ لە دنیاە کە نیۆفاشیزمێک لە دنیاە کە تەواوی ئەو بەرنامانێک کە هەتلەر و مۆسۆلینی هان بوو لە جەنگی جیهانی دووەما و زیاتر لەوەش خەریکن تەسبیتەکەن و جێبەجێەکەن لە ئەجێندی خۆیانە ئەبەم معنایەکە مۆزوعی غەزە و مۆزوعی ئەم مەرگەساتە بەڕاستی جگە لە بۆدە ئینسانیەکەی کە دوڵی هەمومان ئازارەداوە بەڕاستی تاڵی ئەگە خاتە ناو دەروونمانەوە کە ناتوانانی ئیتر نازانی لەزەر لە چی ترکێتوان وەختێکە بینی بەبەر چاوتەوە بەر چاوی کامێراکانەوە چیلۆچێکە ئێمامان بیست لە قەتڵعامی ئەرمەنیەکان و یاخود یەهودیەکان لە ئەڵمانیاوانە بەبەر چاوی تەلەڤیزیۆنەوە بە ئاشکرا ئەبینی مناڵێک لە
برسا لەسەر مەرگایەوە لەبەر چاوی کامێرە گیان لە دەستەدا. ئەمە ئەو دۆخەیەکە بەڕاستی بەشێک لە ڕووی سایکۆلۆژی و کاریگەری ئەوەی هەیە کە دەستبەرداری هەموو شتێک ببی، دەستبەرداری هەموو ئومێدێک ببی لە ئاڵ و گۆڕ ئەوانە کە دیارە معلومە خەڵکانێک کە ژیانێکی باشتریانەوێ وەشتێکی تریان لە غێری خەباتکردن و ڕاوەستانەوە نییە، بەڵام جێگەی داخە کە لە نەبوونی جوڵانەوەیشی چەپ لەسەر تاسەری دنیا، لە نەبوونی سیاسەتێکی دروستی چە بۆ لە نەبوونی تێگەیشتنێکی دروست لە بارودۆخەکە ڕیزەکانی چینی کارگەر پەش و بڵاون و هەر گروپ و تاقمە لە ئاوازێکە خوێنێەوە کۆکردنەوەی ئەو هێزانە بۆ نمونە ئەمڕۆ ئێستا وەختی ئەوەیە حیزبێکی سیاسی لە خۆرهەواتی ناوەڕاستە مبادرە بکە بەرەیەشی ئازادی خواز لە خۆرهەواتی ناوەڕاستە پێک بێ لە هەموو ئەوانەی کە تۆسقالێک لە ئازادی خوازیان تایە. یعنی ئێمەمانان لە بەرامبەر ئاگرێکە کە کەوتۆتۆ لە ناوچەکەیە بە هەر شتێک پێمان بکرێم ئاگرە کوژەینەوێت دەستی بۆ بەری وە پێویست بەواکایان مبادراتێکی لەم بابەتانە بێ کام هێزانە کۆکرێتەوە. بەداخەوە ئەمە تا ئێستا ئێمەمانان کۆمونیستەکان لە چوارچێوە و قاوغی وڵاتی خۆمانە کەسە بیر لە وڵاتی خۆی و لە ناوچەی خۆی و لە شاری خۆی و لە دەوروبەری خۆی بکاتەوە بێەوەی فکر بکاتەوە کە لە دنیا چیە گوزەرێەوە چی ئەرشی سەرشانمان ئێمە ئەنجامی بدەین کە من ئەمە بە خاڵێک گەزانم کە پێویستەکە وردبینی بۆ بکرێەوە لەگدانەوەی زۆرتی لەسەر بکرێت. بەرحاڵ من قسەی خۆم لەم بابەتەوە تەواو کرد ئەگەر کۆمنتێکت هەیە هاوڕە ڕەحمان ئەگەر ناچینە سەر بەشی دووەمی چەند تاکیدێکم هەیە لە درێژەی قسەی تۆدا لەگەڵ زۆرە لەو نکاتێک کە تۆ باسکە موافقم با لەم بەشی ئاخرەوە عاقبەت کە گەڕێتەوە بۆ سەر باسەکەی دووەمیشمە عاقبەت لە بەرابەر ئەم مەرگە سات و کارە ساتەی ئەوەڵەن لە گشت دنیادا هەیە. ئەڵان باچینە سەر باسی دووەمەکە ئۆکراین نمونەیەتی ئەوە هەر ئێستا ملهوڕی دەوڵەتی ئەمریکا بۆ سەر ڤێنزوێلا لەشکێکەکانی کە دەستی پێکردو لە زۆر جێگای دیکە نهایەتەن قسەکە ئەوەیە ئێمە بەرەی چەپ ئازادی خواز حەق خواز ئەوەی پیاوین بەشەریەتی حەق خواز خۆ ئەتا بڵێ لە ماوەی ئەم 22 مانگدا نفرەتیان بەیان کردووە تزاوراتی 100,000 و نیو ملیۆنی و حتا 1 ملیۆنی لە بریتانیا و لە فەڕەنسا و لە سوێدەکە من و توی لێن و لە زۆر جێگای دیکە کراوە. یعنی خۆ بەڕاستی وجدانی بەشەریەت تەکانی خواردووە و خودی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و ترامپیش ئەزانن ئەوە وجودی هەیە. بەڵام سوالەکە ئەوەیە بۆ مؤثر نییەوە ئەترازاتە لێرەوەیە بەنظر مەسەلەوە نییە ئێعتراز و نفرەت وجودی لێرەوەیە کە دەبێ چودانم بەڕێوە بەران سازماندەران هەرگێک لە ئێمە بە نسبەتێک کە ئەگەر دەستمان لە حرەکەتێکە هەیە ئەبێ بیر لە بەدەستەوەگرتنی شێواز و تاکتیک و ڕەوشایەکی زۆر مؤثرتر لە ئاستی جیهانی لە ئاستی ئوروپا بۆ فشارخستنە سەر ئەم دەوڵەتە کۆنە پەرستانەی کە ئەلاڕەغمی مەرایکردنیان بەڵام لە پشت فاشیزمی ئیسرائیل و ڕاوەستاون هەر لەو بریتانیا هەر لەو فەڕەنسا هەر لەو نۆروێژ و سوئێد و ئیسکاندیناوی و ئاڵمان و خودی ئەمریکاوە. من و تۆ زۆر چاق قسەمان کردووە ئایا چۆنە ناکرێت تەزاوراتی مەسەلەن 200,000 کەسەی شاری ستۆکۆڵمە کە من و تۆ بۆ ناکرێت بیر لە شێواز و ڕەوشە بکاتەوە بڕوات دەم و دەستگای کابینە و دەم و دەستگای دەوڵەتی سوئێد و پارلەمانەکان بۆ مانگێ داگیرکات. نازانم ئایا ڕێگای نییە داگیرکەی بڵێ ڕێگاتان پێ نادرێت بێنە سەر کورسیەکانتان و دانیشن دەوروبەری ئەم پارلەمانەتان و ئەم کابینەی دەوڵەتتان بەسراوە حتا ئەم پشتیوانیانەتان و ئەم رابطەتان لەگەڵ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل نەبچڕێنن هەروەها لە بریتانیا هەروەها لە فەڕەنسا لە سەرگویانەوە لە خودی واشنگتن و ئەمریکا. ئایا لەم بابەتەوە ناکرێت شێواز و ڕەوش و تاکتیکی میلیتانتر مؤثرتر فشار بخاتە سەر ئەم پشتیوانانەی ئەسڵی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و حتا ترامپ؟ من و تۆ هەموو بینەران و بیسەرانمانەزانن تەنیا یەک هەفتە پشتیوانی دەوڵەتی ئەمریکا و بریتانیا و خودی فەڕەنسا و ئاڵمانێک کە تا دوێنەکەش ئەسلحەی ناردووەڵعانیش ئەینێرێ بۆ دەوڵەتی فاشیستی ئیسرائیل نمێنێ ناتوانێ ئەم کارانە بکە. یەک هەفتە خۆی پێڕان ناگیرێ ئەم ملهوڕیە بەنیابەت لەگەڵ دەوڵەتەکانی غەربیەکە بەنیابەت لەگەڵ لەسەر ئەمریکایکە لە دوای شەڕی جیهانی دووەمەوە. بەڵام نەتەنیاهوو کارێکی کردووە ئەوانیشی
ڕووزەرد کردووە ئەوەی کە ئەم ڕۆژانە تۆ ئیشارەت پێکرد بە دروست فشاری دیپلۆماتیک دێنن گویا دەوڵەتی فلستینی بەڕسمێ دەناسن وەختێ هاتوونەتە پای ئەوەی دەوڵەتی فلستینی بە زارەکی ئەویش بەڕسمیت بناسنن کە خودی ئیسرائیلی فاشیست خەریکە زەوی نایڵێتەوە بۆ خەڵکی فلستین کە تیا دەوڵەت دروستکرد ئەو خۆ مەسەلەکە هەر غەزە نییە باس کەرانەی باختەریە من واقعا تا ئێستا لەم مەوزوعی ئیستفادەم نەکرد بوو هەفتەی پێشوو ناتانیاوی فاشیست عاقبەت بەڕسمی وتی لیان پرسی تۆ لە تەرح و پلاتفۆرمی ئیسرائیلی گەورە چەندە نزیکی وتی زۆر نزیکم خۆم زۆر وابەستە بە وازانم بۆ خۆی داناوە ئیسرائیلی گەورە داسەپێنێ بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوانەی متالایان کردو ئیسرائیلی گەورەی مەوردی نەزەری ئەو نەتەنیا غەزە و کەرانەی باختەری وڵاتی ئۆردۆنیژە بێ بکەوێتە ژێر چنگیان بەشێک لە سینا و خاکی مصریژە بێ بکەوێتە وەها بەرنامەهایەکیان بەدەستەوەیە ئەگەر بۆیان بچێتە پێشێ من پێم وایە نهایەتەن هەموو ئەمایان بۆ ناچێتە پێشێ عاقبەت دنیا ئەوە ناتوانێت دەستەوەستان بێ بەڵام قسەکەم ئەوە بەشێکێتی تاکیدێک لەسەرەوەی ڕەنگە بگەڕینەوە سەری و ئاخرین قسەشم ئەو نوکتەی تۆ زۆر درست بوو عاقبەت ئەمریکا بەدوای نەزمی نوێی جیهانیەوە بوو بە دوای خاوەرمیانەی جەدید و گەورەوە بوو لە دەورەی بوشی باوک لە دوای بوشی کوڕ بەڵام بەو شکستانەی کە لە عێراق تووشی بوو لە ئەفغانستان تووشی بوو لە شوێنی دیکە تووشی بوو بەڵێ وابوو تووشی پاشەکشێ بوو مەگەر خودی ئۆباما نەیوت هێزەکەمان هێناشی بڕێکش کێشا دەرەوە لە عێراقی کێشینە دەرێ مەگەر تاڵبانیان دووبارە نەهێناوە سەرکار ئەوانە تووشی پاشەکشەی کردبوون هێزیان کۆبکەنەوە بۆ بەرەکانەیە لەگەڵ چین بەڵام 7 ئۆکتۆبر ئەو فرسەتەی پێدان بگەڕێنەوە وامدار ئاوا گەڕاونەتەوە ئاوا بەدەست تێکەڵکردن لەگەڵ ئەرتەشی فاشیستی ئیسرائیل و فاشیستێکی وەک نەتانیاهوو ئەوا بینین لەم 22 مانگەیە چیان کردووە و ئەیانوێ بیبن ئیدامەکەی چییە؟ ئیدامەکەی تەواو پاکتاوکردن و لە بینبردنی ئەم غەزە و بەنەزەرم تەماحی کەرانی باختەریشیان هەیە ئەگە فکری ئۆردۆ نوشتەکان نەخشانێکەدا ناوەکەرانی کەناری خۆراوایان کردو بە دوولەتەوە ڕۆژانە نەخشەیەشیان داناوە کەناری نهایەتەنە بێت لە بەرابەریە ڕاوەستانێک وجودی بێت بۆ یەکانە خەتەری درێژەی شەڕ دووبارە لە جغرافیای ئێران و بۆ سەر جمهوری ئیسلامی هەیە بەنەزانم ئیمکانی شەڕ حتا لە عێراقا وجودی هەیە و نهایەتەن زۆر کەسە پرسن زۆر جار باس کراوە بە تایبەت لە ڕابطە لەگەڵ ئەوزایر ئەمریکا و ئیسرائیل وانە جارێ ئالتەرناتیڤیان نییە بۆیە دەست بە ئالتەرناتیڤەکانی هەرەوەیە وڵاتان بێ دەوڵەتکەن وڵاتان بکەن وەکو ئێستا عێراقی لێ بکەن عێراق بۆ خۆی بۆ بە دووسێ بەشەوە هەر بەشە بە خۆی دار و دەستەیەکی عدەیەک بەنێوی حەشتی شعبی زەرەرێکی کردووە یەمەنە ئەوەی پیانەوە کلاسیک دەوڵەتی نییە ئەوە سووریایە ئەسەن دەوڵەت نییە هەر کەس گۆشەیەکی بەدەست یەکێکەوەیە عێراق هەر گۆشەی بەدەستی یەکێکەوە بەنظام نەخشان هەیە بۆ ئایندەی ئێرانیش ئەگە بۆیان بچێتە پێشێ وایە ئەمە ئالتەرناتیڤیانە ئالتەرناتیڤێکی پڕ لە هەرجومەر بۆ ئەوەی هێژمۆنی ئەمریکا و ئیسرائیل لانیکەم لە خۆڵهەڵاتی ناوەڕاستە داسەپێ و ئەو قسەش دووبارە تاکیدەکەم تۆژەکە خودی ئەوەی پیاڵەن دیزاینکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆی بەشێکە لەو نەزمە جەهانیە تازەی کە ئەمریکا ئەوێ بیچێشێتە ژێر ڕکێکی چیفی خۆی و کە لە ئیدامەیە ڕەنگە بتوانین بچینە سەری زۆر باشە بەرحاڵ وەختمان زۆر نییە ئەم هەفتەیە تایبەتی بەرنامەیەکی ترم هەیە هەر لێرە بینەرانی ئازیز کە لەگەڵمانە ئاگادار بن کە دوایان بەرنامەیەک بە زمانی عەرەبی گفتوگۆیەکی منە لەگەڵ ئەحمەد شێخۆ کە لێکۆڵەرێکی سیاسی و توێژەرێکی سیاسیە لە سووریا سەبارەت بە دۆخی سووریا و سەبارەت بە بڵێن دۆخی سووریا بەگشتی و بە تایبەتی وەزعی قەسەد و ئەو ململانی و کێشانەی کە لە ناو سووریا هەیە بینەرانمان لەگەڵمان بن لە دوایان بەرنامەیە ئەو بەرنامە دەست پێکەن هەر بۆیە هەور ڕەحمەت تەقریبەن تەنها 20 دقەمان ماوە بوو ئەم باسی ترمان کامیش باسێک لە باسەگرنگەکانی ئەم هەفتەی ڕابردوو بوو بەرەوەتە چەند دقەمان ماوە 20 دقە
بەڵێ کەمتر کۆشتی سپی و ئەنجامی جەنگ و دانوستانەکان سەبارەت بە ئۆکرانیا تاوان بینیمان کەم هەفتەی ڕابردوو سەرنجام 15 مانگ ترامپ و پۆتین یەکتریان بینی و ترامپ و پاشاوەکو شا پێشوازی لە پۆتینە کرد کە لەلایەن دادگای نێودەوڵەتی تاوانەکانەوە داوا کراوە بۆی تاوانەکانی جەنگەوە پۆتین سەرۆکی ڕژێمێک کە پەلاماری دەوڵەتێکی دراوسی خۆی داوە تا ئێستا سەدان هەزار کەس لەم شەڕەیە کە رووسیا دەستی پێکرد و داژیکاری و پەلاماری قسە سەر ئۆکرانیا کوژراو هەیە بەڵام دیارە ئیتر دنیای تاوانکارەکانە بۆیە سەرۆکی ئەمریکا خۆی لەلایەن دادگاکانی ئەمریکاوە بە 34 تاوانبار کراوە پێشوازی لەم تاوانکاری تر کرد و پاشان پەشی پسووری بۆ ڕاخست و پاشان بەبێ ئەوەی قسە و باسێک لەسەر ناوەڕۆکی تەواوی قسەکانیان بێتە پێشەوە وەکو ئیمپراتۆرێک داوەتی لە هەموو سەرکردەکانی ئەوروپا و لە زلینسکی کرد کە سەرشۆڕانە بڕۆن لە بەردەمیان ڕابوەستن و دابنیشن و پێیان بڵێ کە چی بکەن و چی نەکەن جۆرە قسەیەکی ئاوا هەبوو کە ئەوروپا خەریکە فشار بۆ ترامپ پێێنێ بەڵام حقیقەتەکەی ئەوەیە ترامپ خۆی وەک تەرەفدارێک و لایەنگرێکی پۆتین لەگەڵەوانە دانیشت و هەست دەکرد بە جۆرە خەریکە مەرجەکانی پۆتینیان پێ ئەڵێ هیچێک لەوانەیە کەیتر لەمە دو سەیری کرێمی هەر مەکەن لەبەرەوەی ئەمە لە بڵین قرم ئەو شوێنی کە بڵێن دە ساڵێک لەمەوبەر 2016 بوو پێم وابێت کە رووسیا داگیری کرد لەو کاتەوە داگیر کراوە ئیترەوە باسی مەکەن ئەمە لە چوارچێوەی گفتوگۆ و دانوستانەکانە نییە بیری بەرنەوە وەسەر باری ئەوەش بە جۆرێک زەوی بەرامبەر بە ئاشتی ئەوەی کە رووسیا ئاشتی قوبول کات و شەڕەکە ڕابگرێت لە بەرامبەر زەویزارێکی زۆرە و ناوچەی دۆنباسا کە پێی بدرێ ئەمە ئەو ناوەڕۆکی ئەو ئینەیە کە بە جۆرێک پاداشکردنەوە و بڵێن ڕازیکردنی پۆتینە بەوەی کە سەرزەمینی دەسەڵاتی خۆی فراوان کاتەوە لە بەرامبەر یا زەمانەتێک بە ئەوروپا بەکە پەلاماریان نادا و شەڕیان لەگەڵ ناکە بەرحاڵ لە دۆخێکا کە دنیای تێکەوتووە لە ئەلومەرجێکا کە دنیا خەریکە لە لێواری ڕاستی کارە ساتێکایە و ئەوروپا لە لێواری کارە ساتێکایە سازان و کۆتایی هێنان بە جەنگ بە هەموو شێوازێک هەر چۆنێک بێت لایانی پۆزتیفی هەیە بەڵام ئەمەی کە ڕوو ئەدا ئێستا بە بڕوای منەوەی کە من ئەیبینم سەرەتای جەنگی گەورەتر و فراوانترە لە ئاسی دنیاەوە ئەمریکا هەستەکەی خۆی بۆ کۆکاتەوە کە لە بەرامبەر چینە شەڕکە ئەم بەزمێک کە لەگەڵ پۆتینای کات و پۆتین ڕازیە کات و ئەوروپا ڕازیەکە کە بە بەنجەکانی پۆتین ڕازی بێ بۆ دوورخستنەوەی پۆتینە بە یەکجاری لە چین و دوای ئەوە نەخشەی داهاتوی ئەمریکا پەلاماردانی چین و گۆڕینی ئەو شەڕە اقتصادیە کە تا دەستیاوەتی بۆ شەڕێکی گەرم و شەڕێکی چەکدارانە و ماڵێرانکەرانەکە دووبارە دیار نییە کە چارە نووسی دنیا بەرەوچووە بە بەرحاڵ دۆخێکی وامان بەسەرە هاتووە کە دنیا کەوتۆتە دەستی ئەم تاوانکارانە و سەرنجام بەشەریەتی ئەم سەردەمەی ئێمە لەگەڵ ئەو شتەیە بەرەو ڕوونکە پێی وترا بەربەریەت یا سۆشیالیزم یا بەربەریەت وەک تۆش چەند جار باست کردو و ئاماژە پێداوە بە جۆرە خەریکە ئەلتەرناتیڤەکەی دومیان هاتوۆتە دی و سۆشیالیزم بەدینە هەر وەڵامی خەریشین لە ناو بەربەرێتێکی ڕاستەقینە خەریشین ژیانە من قسە بکەم بەڵێ فەرموو دووبارە ئالێرەوە ئەوە بڵێم نکاتێکی باشت باسکێت ڕاستەکەی ئێمە لەم بەرنامەدا من و تۆ یا لە مناسبەتای دیکەدا زۆر لە باسی ئەومان کە دنیای ئەمڕۆ ئیتر عملی ڕۆژانە ئەوەی پێڵەن بەربەریەت تەجروبەیەەکە بەڵام بەڕاستی ئەساسەکەی ئەوەی ئەیبینین ئیتر بەربەریەتی جوابی ناداتەوە ڕاستەکەی ئینسافن تۆ زۆر جار باست کرد و بام لێرە بڵێ بەنظرم گەڕانەوەیە بۆ کۆیلەتی بەڵام کۆیلەتی ئەگە سەردەمی کۆیلەتی بنیادەم وەکو تاک لە بەرابەر فرعونەکانە کۆیلە بوو ئەڵان کۆمەڵانی خەڵک بە ملیۆن تۆ کۆیلەی بە ملیۆن بە هەزاران کۆمەلگایە کۆیلەیە
دوێنەشەوە کە شاری سولەیمانی کۆیلەی بەردەستی تایەفەی تاڵەوانی چی پێڵێ لەوە کۆیلەتر تۆ بینی هەر ئەمڕۆکە خودی رووسیا و ئۆکراین بەدەست 3 ساڵە ئەم سەرکردەکانیان و ئەم دوو دەوڵەتی بە کۆمەڵ بوونەتە کۆیلەی مەیدانی شەڕی پوتین زلێنسکی و ناتۆ ئەوە واقعەتەکەی بالەوە دنیاکە ئەوەیە دەن لە چە بە نەزەرم ئەم ڕووداوەی کە هەفتەی پێشوو ڕۆیدا دیداری ترامپ پوتین و دواتر دیداری ترامپ لەگەڵ هەموو سەرانی ئەسلی ئوروپا و زلێنسکی دیاردەیەکی زۆر تایبەتە و بەم دەدەقەی من تۆ وەختەکە کافی نییە لە فرسەت ترا بگەڕێنە زۆر جار باسی ئەوماکەوە ئەویش بە ڕۆشنی یەک ڕواڵەتی نیشاندا ئەوەی بارها و باسمان کردووە کەویژەوەیە بابە ئەم نەزمی ئێستای کاپیتالیستی دنیا لە گۆڕانێکی بنەڕەتیایە ئەو نەزمەی کە تا ئێستا بوویانە بدوای شەڕی جەهانی یەک شەڕی جەهانی دووە تەواو تێگڕماوە و لە دەورەیەکی ڕاگوزاریە بەسەر ئەدەبە ئەوەی پێڵێن عاقبەت ئاڵوگۆڕێکی بنەڕەتی ئابووری سیاسی ساختاری ئیداری لە نەزمی کاپیتالیستی دنیا بەڕاستی ئەم دیدارەی هەفتەی پێشوو ئەوەی پێڵێن سمبولێک بۆ من لەو بابەتەوە نووسراوەیەکی کورتیشم هەردوو هێژەوە کە نووسیوە نیشانیدا چۆنە قەزێکە با تەماشا بکەین لە کولی ئەم تاریخی دوای شەڕی جەهانی دووەمەوە تا ئێستا مەگەر دوو بلۆک وجود نەبووە مەگەر بلۆکی غەرب و شەرق وجودی نەبووە مەگەر ئەمانە زاهرەن دوشمنی یەک نەبوون تۆ تەماشاکەی جمعەی ڕابردوو هەر ئەم وەختانە بوو عاقبەت سەرکردەی بلۆکی غەرب کە ترامپ بێ بە دۆستانەترین شێوە بە مێهرەبانانەترین شێوە لە خاچی خۆیانە بە خەوری تۆ پێشوازی لە پوتینێکەکە کە دادگای کەیفەری بینەلملەوی بە نێوی جنایەتکاری جەنگی نێوی ناوزەدی کردووە ئەڵان چەندە ئەو دادگایە قسەکەی جێگای ئەعتبارنی من کارم بەوە نییە منزورم وەیە سەرکردەکانی دوو بلوکی زاهرن تا ئێستا دوژمن بە ئارامترین شێوە بە دۆستانەترین شێوە بە ئیمتیازدان بە یەکتری بە ئیمتیازدان بە یەکی چەپڵە بۆ یەک لێدەن و پێشوازی لێکەکەن ئەمە ئیتر دموکراتەکانی مخالفی ترامپ و زۆرە لە مخالفانی ئەو بەوە لێکێدەنەوە ئای ئەم ترامپە زۆر سازشکارە بەرابەر بە پۆتی بەس سازشکاری نییە بابە ئەو شەڕی ئۆکراینی ڕووی نەدابوو هەر لە دەوڵەی ئەوەڵی ڕێیس جمهوریە ترامپ تەواو تەمایلی بەنزیکی لەگەڵ پوتین و رووسیا بوو بۆ چونکی لە ئەهداف و ئامانجا کە بە دەرەجەیەکی زۆر فاشیستیە خۆیان هاوجەهات دەبینن و دوایەوە هەردووچیان بە دوای ئەوە ئەم نەزمەی دوای شەڕی جەهانی دووەم بووە تێک بچێ هەم رووسیا و پوتینەیەوێ هەم ترامپ کە بەو مەعنا مۆهرەی ئەسلی فاشیزمی ئەمڕۆی دنیاە فاشیستەکان لە هەموو ئوروپا هەموو جناحەت دەستە ڕاستیەکان بۆ سۆز و ئەحساسیان بۆ رووسیا و پوتینەیە منەوان باسی چاک و خراپی خودی رووسیا و پۆتینەکە مەسەلە نییە مەسەلە ئەوەیە بێت تێی بگەین بەرحاڵ ئەم نەزمە لە گۆڕاندایە و خۆشیان نەڵێن نەزمی دوای شەڕی جەهانی دووەم تا ئێستا بۆ ئەو لیبرالیزم و دوای نێئۆلیبرالیزم و هەر چەکە خۆیان ناوزەدیەکەن هەر قازانجێکی بوو بێ پێیان وایە لە ئاڵوگۆڕەکانی سەردەم و گلۆبالیزم و هەرچێکە ئیترە و قازانجی بۆیان نەماوە بۆیە مەسەن تۆ بەڕاستی ترامپ ناتۆ تەحمیلکراو بەسەر خۆیان بینێ بەدەستی ترامپ بێ لەم نەپرسی ناتۆ تێکەدا بەدەستی ترامپێ سازمان ملەلی ناوێ بەدەستی ترامپێ کردوشێتی لە سازمانی بێداشتی جەهانیەکەی کوێ پێڵن سەر بە نەتەوە یەگرتوەکان هاتوۆتە دەرێ بەدەستی ترامپ بووە و کردوێتی لە ئێتەلافەکانی ژینگەدا چۆتە دەرێ ئەمە فقط قسەی ترامپ نییە ئەمە ئەوەی وا تۆڵی نێئۆ فاشیست من ئەڵێم فاشیست ئەوەی مهم نییە ڕاوتی فاشیستیەک کاوەڕۆ لە سەراسەری دنیا و لە پێشان لە ئەمریکا و لە خودی وڵاتانی غەربی هەیە ئەم نەزمەی تا ئێستایان ئەوێ بنێنە نەزمێکی دیکە لەم نەزمی تازەدا اتفاقن ئەوان رووسیا بە جزوێک لە خۆیان و جزوی ئوروپا زانن ئیتر بەڕقیبی نابینن اتفاقن تەماحی ئەویان هەیە رووسیا
لە شەرق و لە چین جیا بکەنەوە ئەینە نەوقی تۆ زۆر درستە لەم نەپرسی خودی هەیەت حاکمەی ئەمپریالیستی ئەمریکا و جناح ڕاست و دەسەڕاستی و فاشیستیەکەی و ئەمانەی ئوروپاش عاقبەت کێبەرکێ و کێشەی ئەسڵیان لەگەڵ چین و لەگەڵ قودرەتگرتنی هەرچی زیاتری ئابووری چینە ئەوان خۆیان بۆ شەڕی گەورەتری اقتصادی لە نەزر منەوە و دواتر بە دواشیان لەم نەپرسی شەڕی نظامیشدی و ئەگەر پێکدادانی نظامی بینی چین و ئەمریکا و ناتۆ بەوجود بێ ئایا من ئەپرسم ئەمە شەڕی جەهانی نییە ئەوەی وانێوی دەبێت دەن نەتیجە ترامپ زۆر ئاگاهانە ئەوەی پێڵن ئەوێ قەڵش بخاتە بینی رووسیا چین و لە عین حاڵە اتحادیەی ئوروپا و ناتۆش تەواو بکە بە ئەبزارێکی دەستەمۆی ئەمریکا و دەستەمۆی ئەم نەزمی تازە ئەم دیدارە ئەوەی نیشاندا دۆستایەتی و نزیکی لەگەڵ پوتین امتیازدان بە پوتین و دواتر ڕۆژی جمعە لەگەڵا و دیداری بەم شکڵە کرد ڕۆژی دووشەمەکە ئێوە سەیری دیدارەکەن کە لەگەڵ زلێنسکی کردی زۆر سارد و سەر غیرزەوەی نزیک سەعاتێ لەو وەتاغی مەشهورەی بەیزی شکڵی پێڵێن ئێمە بە زمانی فارسیەکەی ئەم زلێنسکیە وەک کەسێکی ترسێنراو ترساندویانە دانیش نزیک 1 سعات گفتوگۆ لەگەڵ خەبەرنەگارەکان بوو لە 5 دقیقە زیاتر نەوێرا قسە بکەن لە 5 دقیقە زیاتر غیرزەوەی تەشەکوری لە ترامپ کرد و کە تۆ حەولی باش دێ و نامەی ژنەکەی تەحویلدا بۆ ژنەکەی ترامپ من بە دقت دانیشتم تەماشام کرد نزیک 50 دقیقەی دیگە هەر قسە و باز ترامپ بوو لە قەولی زلێنسکی و قسەیەکە لە قەولی پوتین و قسەیەکە لە قەولی خۆی و قسەیەکە اتفاقا عدەیە گەڵن گویا پوتین زۆر سەرکەوت بەسەر ترامپان نا هەردووکان بە هەدافەکانی خۆیان گەشت قماشنیەت بابەتە ناڕێ ترامپ هەدەفی خۆی هەیە پوتین هەدەفی خۆی هەیە هەر نزیک بوون من بە تەکمیل کەم شەماڵ جانجات دوایی تۆ ئەوژەوە بەڵام لە دیداری زلێنسکی خراپتر تۆ تەمەشایکە هەموو ئەم سەرانی ئەسلی ئوروپا بریتانیا فەرانسا ئالمان ئیتالیا نازانم کوێ دیکە و هەموو ئەمانە چوونە 10 نەفەر لەم کە لە زلانەی ئوروپا چوونەتەوێنە ترامپ حتا نهاتە بەردرگاکەی بە خێراتنیان بکە عاقبەت یەکێ لە دەفتەردارەکانی بردنی لە وەتاغێکی دیکە لە ساڵۆنێکی دیکە دای نابوون بە 2-3 سعات منتەزر بوون تا جەنابی ترامپ یەک زلێنسکی ببینێ جا ئەو وەختە بە یەکەوە مەرحەمەت کارچێ بۆلایەن یعنی ئەوجی تاقیرکردن ئەوجی حاشەیەکردن و سەیرەکە ئەوەیە پێش دیدارەکەیان بە زەقی قسەیەکی کە ترامپ وتی من احتیاجم بە مەشوەرەتی کەسانێک نییە کە 3 ساڵە نەیانتوانی بربەسی ئەو شەڕە بکەن لەوە زیاتر تاقیریان بکە ئەمە بە شێوەی سمبولیک گۆڕینی ئەم تەناسب قووە ئەم معادلە جەهانیەیە کە نەزمێک خەریکە دێتە پێشێ فاشیستەکانی ئەمریکا و رووسیا ئەکەونە پەنای یەک و لە عین حاڵە ئەم نەزمەی ئێستا ئەکەوێتە حاشیەوە فەرموو ئەو من نەویستم بۆ بڵێم ینی وەکو شتێک کۆمنتێکە بۆ ینی دیوەنێکە هاتە بەرچاومەوە بوو جاران بڵین سوڵتانی عوسمانیەکان والیەکانی بانگە کرد بۆ بابی عالی ئەوە شۆمانە هەمیان هاتبن بۆ بابی عالی و بیانێ لەگەڵ ترامپ وەکو ئیمپراتۆرێک وانە بڵین پەیمان تازەکەنەوە وەفاداری تازەکەنەوە بۆ ترامپ و بۆ دارودەستەکەی ئەوانە ینی دیمەنێکی لەم بابەتەی پیشانی دنیادا ینی لە ڕاستیا جاری پێشوو کە زلێنسکی بینی تەوهینێکی زۆری پێکرد بۆ ئەم جارە ئاوا فەقیر دانیشت بوو بێدەنگ و سەرکز و مەلول و چاوەڕوانی فەرمانەکانی ئەو بوو بەڵام جاریان ئەوروپاشی لەگەڵ هاوالیەکردن بەڵام بە شێوازێکی دروستی بەشتر بابەتەکە و باسەکەش ئەوەیە هاوڕەحمان لە کێشەی بینی ئەم دەوڵەتانەیە شتێکەیە کەمتر باسەکرێ پۆتین و ترامپ و ڕاستڕەوەکانی ئەوروپا و ئەوانەی کە ئێستا هەڕەشاکرد کە لە فەڕەنسا بێنە سەرکار لە ئەڵمانیا بێنە سەرکار ئەوەی لە ئیتالیا حکومەکە ئەوەی لە هەنگاریا لەسەر حکومە لە هندستان لە فیلیپین لە ئەوەی کە پێشتر لە بەرازی لە سەڵات بوون و ئەوانەوە ئێستایانوێ بگەڕێنەوە هەموو ئەمانەوەی لە ئەرجەنتین ئێستا وەکو شێت خەریکە دەسەڵاتی بەدەستەوەی و قسەی شێتاناکە هەموو ئەمانەیەک بابەت و یەک قماشن ئەمە مۆدێلێکی ترە لە دەسەڵاتی سەرمایەداری کە هیچ بەهایەک و هیچ قیمەتێک نەبۆ
پەیمان نامە نێودەوڵەتیەکان دانیەوە تا خۆت باسی کرد مەسەلەن ئەمریکا پەلاماری ڤەنزوێلای داوە چەند جارێک ترامپ خۆی قسەی لەسەرەوە کردووە کە گرینلاند دەگرین و ئەوانەوە چین پەنەما هی خۆمانە و ئەبێ دانیمار ڕازی بێت ئێمە گرینلاند بگرین و ئەبێ کەنەدا بێ بەشێک لە ئەمریکا ئەوانە یعنی وەختێک ترامپ بەم شێوازە و بەم زمانە قساکە چۆن ئەتوانێت لە بەرامبەر پۆتینێکا کە وڵاتێکی تەنیشتی خۆی داژی کردووە ئەساسەن سەردەمانێک بەشێک بوون لە یەک وڵاتەوەمانە چۆن دەتوانێت لە بەرامبەر بۆسیانی ئەمانە هەموو یەک بابەت و یەک قوماشن ئەوەی کە لە بینی ئەم ململانی نێودەوڵەتانەیە خەریکە لە بیرەکرێ ئەوەیە خەریکە ئالوگۆڕێکی ڕیشەیی لەم پەیوەندی نێودەوڵەتانیا دروستە بێکە ئینعیکاسی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەوەی پاکیژێک هاتوتە پێشەوە ئەو ئاستا لە ماف و لە ئازادی شکلی پێ ئەڵی فۆرماڵی پێ ئەڵی تەنها یاسایی و حقوقی پێ ئەڵی تووانە یەکسانی لە نێوان ئینسانەکانە هەیە لە دنیا ئەوەی کە بۆ نمونە وەکو پرنسیبێک بازەکرێ ئینسانەکان یەک ئەرزشانەیە و یەک قیمەتیان هەیە هەموو ئەمانە خەریکە کەونە ژێر پرسیارەوە دووبارە ئێمە بەرەوڕووی ڕۆژگارێکە ڕۆین کە بۆژوازی لە شۆشی فەڕەنسا و دەستکەوتەکانیشی پەشیمان بۆتەوە هەموو ئەوەی کە پێوترێ لیبرالیزم و مافە لیبرالیەکان و ئازادیەتاکە کەسیەکان و هەمانە هەمووی ئەکرێتە ژێر سێبەری دەسەڵاتی ئۆلیگارشی و دەسەڵاتێکی سەرکوتگەرانەی یەک لەسەر سەدی دنیا کە سەروەت و سامانی دنیا تا دێ زیاتر و زیاتر لە بەردەستیان ناکۆ بێتەوە خەڵکی کارگەر و زەحمەتکێشی دەبێت سەقەی چاویان بێت لە ئاست ئەو هەموو سەروەت و سامانەی خۆیانەکە بەتاڵانەکرێت بەرحاڵ من بەوەنە ئیکتیفاکەم هاوڕە ڕەحمان 3 دقە ماوە ئەگەر لە ئیدامەیە قسەباسەکەی فەرم و دووبارە بینەران ئاگادار کەمەوە کە دوای ئەم بەرنامەیەکی عەرەبی بە زمانی عەرەبی گفتوگۆیەکە لەگەڵ ئەحمەد شێخۆ سەبارەت بە سووریا و پێشهاتە تازەکانی وەزعی سیاسی سووریا بە زمانی عەرەبی پێشکەشەکرێت فەرمووە من هەلەم 2 دقەیە ئەوە بڵێم علاوە بەر تەئیدی و قسانی کە تۆش کردت ئەوژەوەیە لە هەر حاڵە ئەلعان ئەم گۆڕینی ئەم عادلە جەهانیە بینی ترامپ و پوتین هەرچێک بەوجود دێ نهایەتەن بەڵام ئەڵان لە مۆردی شەڕی ئۆکراینەوە کۆتەهاتنی ئەم شەڕە بە هەر جۆرە بێ بە قازانجی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە چونکی ئەم شەڕە لە هەردوو بەرەوە چ وەختێک پوتین لەشکەرکەشی کرد و بە هەر بەهانەیەکی بوو هەر تەوجیهێکی بوو وە چ زێلێنسکی و دەوڵەتی ئۆکراین و بە پشتیوانی ناتۆ ظاهرەن تا ئێستا مەقابلەی کردووە لە هەردوو تەرەفەوە لە ڕۆژی ئەوڵەوە ئەمسالی من و تۆ تومانە شەڕێکی کۆنە پەرستانیە دژی خەڵکە هەرچی زووتر تەواو بێ باشترە لەم بینەدا ئەلعان بۆرژوازی ئۆکراین و خودی ناتۆش کە لە پشتی بووە و خودی دەوڵەتی زلێنسکی زەرەری زیاترەکە کە ئەیکا کە کردوویەتی هەرو نمونەی کە مەسەلەن لە نێو مەعادلاتی ئەوانە کریمە مهم بوو ترامپ پوتوێتی معنای نییە ناگەڕێتەوە هەرسەیری مەکەن باسی مەکەن بە ئەندامی ناتۆ وتوێتی هەر قسەی لێمەکە ئەمە معادلەی خەڵکی کرێکار و زەحمەت کێشی تەبقەی کاریگەری ئۆکراین و رووسیە نییە ئەرێ کام بەش لە خاک دێتەوە سەر یا کام بەژنامەوە ڕەنگە ناسیۆنالیزمی دوو تەرەف زۆر وایان بوو مهمەوەیە ئەم موسیبەتە لە کۆڵ خەڵچینی کرێکاری رووسیا ئۆکراین ئوروپا و جەهان بکەوێ ئەوە تەسیراتی جەهانی بووە بە هەر شێوەیەکە پێم وایە من و تۆ موافق بووین لەسەر کۆتایی ئەم شەڕە و پایانی ئەم شەڕە بە قازانجە ئەوە لەو بابەتەوە مەسەلەیەکی مهمە و مەسەلەی مهمی دیکە ئەویژەوەیە بزانین عاقبەت ئەم نەزمەت جەهانیەی کە من پێم وایە بەڕێوەیە دێ و لە دەورەیەکی ڕاگوزارابنین ئەینەن وەک تۆ ئیشارەت بکرد لە جاران کۆنە پەرستانەتر لە جاران دژی ئینسانی تر هەتا ئێستا و لانیکەم ئەوەی ئەبینرێ لە کوردماوەدا فاشیستەکان تیا زیاتر دەست باڵا پەیداکەن و ئەمەش مەسەلە هەرەوەنیە گویا فاشیستەکانی لێنەدادا کولەن سەرمایەداری گلۆبال کاتووە هەرچی دێتە پێشێ تەکنۆلۆژیەکەی باشترە بێ قەرارە کورەی مریخیش بە کۆنتڕۆل دەرێنێ هوشی مەسنوعی هاتووە یا نازەمەوەی چی پێکاتووە هەموو ئەوانی دەرنەتیجە بەڵام کەماکان نەزمێکی دژێ کرێکارە دژی ئینسانە تەواوی شەشەکە لەسەر ئەوەیە ئەم قوتبە سەرمایەداریانە ئەم قوتبە کاپیتالیستانە چنگی زیاتر بچنن بەسەر
اقتصادی دنیا دایتر اقتصادی دنیا چۆن بەوجود دێ حاصڵی کاری چینی کرێکارە حاصلی کاری چینی کرێکارە دەنەسا کێشەی ئەمپریالیزمی ئەمریکا و اقتصادەکەی کێشەی چین کێشەی رووسیا نەهایەتەن بۆ اقتصاد و دەستڕاگرتن بەسەر ئەوەدا یعنی نەهایەتەن دژایەتیە لەگەڵ مافی کرێکار مافی ئینسان ئەوەی تۆ پێڵی مافی خۆقی بەشەر بەڵێ ئێمە لەگەڵ دەورانێکی زۆر ڕەزعیتر ڕووبەڕووی مەگەر هەرە و چینی کرێکاری جەهانی و لە هەرکوێ بۆمانەکرێ ڕێکخراوتر سازمانتراوتر بربەرەکانێ بکەین لەگەڵ ئەم مەرگە ساتەی کە خەریکن بەسەر دنیادا سپێنن وتمان خەریکن دەورەی کۆیلەتی دەستە جەمعی ئەبوژێننەوە بەڕاستی دەست خۆش هاوڕە ڕەحمان بەرحاڵ ناچاری بەرنامە کۆتایی پێبێنێ گەرچی قسەی زۆرترمان هەیە بۆ مێدەوەی لە بەرنامەکانی داهاتوارشینە سەر و دەکارەکانی ئەم قسانێک کە کردمان ئەمڕۆ دەست خۆش بۆ ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بیران کە تا ئێستا لەگەڵمان بوون بیرتان نەچێت لە دوای چەند دەقەی بەرنامەیەشتر بە زمانی عەرەبی گفتوگوی لەگەڵ هاوڕێ کاک ئەحمەد شێخۆ لێکۆڵەری سیاسی لە سووریاوە لەگەڵمان بن بۆ بەرنامەیەش زۆر سپاس ئەو ڕەحمان دەست خۆش بێت سپاس شەماڵجان تۆش ئەڕۆی بۆ لای بەرنامەکەت دەوە زیاتر وەختت ناگرم دەست خۆش بێت بینەرانی ئازیزی ئەم بەرنامەی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان تا دیدارێکی تر و بەرنامەیەکی تر هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامرانی سپێت لا شوێکن ڕۆژتان تا شەوتان خۆش هەر بشین